ئەم شێوەکارە هۆڵەندیە لە یەک کاتدا وێنەی 4 تابلۆ دەکێشێ. ئەم تەنها دەست و پەنجەی ڕەنگڕێژ نییە، بەڵکو هەردوو پەنجەی قاچەکانیشی تابلۆی دی دەکێشن. دانانی فڵچەکانیش لە نێو پەنجەکانی قاچەکانی سەرنجبەرە. ئەو وێنانەی لە یەک کاتدا دەیکێشێ پەیوەندیان بە یەکیشەوە نییە. وێنەکێشانی ئاژەڵی پاندای چاویلکەدار و کەشتیوانێک و وێنەی خۆی چۆن دەتوانێت خەیاڵەکانی دابش بکات. بەڵێ بەردەوامم لە وێنە کێشان کەمێک کار لەسەر ئەم تابلوەیە دەکەم، دواتر دەگەڕێمەوە سەر تابلوەیەکی دیکە، بۆیە بەردەوام سەرنجم لە نێو هەموو تابلۆکانە و سەرنجەکانم دەگۆڕم. نێوبانکی ئەم هونەرمەندە زۆر خێرا بڵاو بۆتەوە. ئاخر لە یەک کاتدا دەتوانێت 10 تابلۆ بکێشێت. ڕەنگە گاڵتەی ڕۆژنامەوانێک بۆ ئەم خێری دابێتەوە کە سەردەمانێک بە هەردوو دەستی تابلۆی کێشاوە، پێی وتراوە ڕەنگە ڕۆژێ پەنجەی قاچەکانی شر بەکار بێنی. لای ئەم ئەوە ئاڵێنگاریەک بووە و کردوێتی. 5 ساڵم و بەرپەنجەکانی هەردوو دەستم بەکار دەهێنا بۆ وێنە کێشان. ڕۆژنامەنووسێک بە گاڵتەوتی ڕۆژێک دێت و پەنجەی قاچەکانی شت بەکار دەهێنیت. گاڵتەی کرد، بەڵام پەنجەی قاچەکانم بەکار هێنا و تاقیم کردەوە و کاریگەر بوو ورتر فڵچەکە تابلۆکە دەکێشێت. لە سەردەمی پەتای کۆرۆناوە هەر زوو توانیوێتی گۆمی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەشڵەقێنێ کە ئەوەی ئەم کردوێتی ئامانجەکەی خۆشی هێناوەتە دی کە لە ماوەی چەند ساڵێکدا ناوبانجی بەدەست هێناوە و خۆی دەڵێت بێزاریەکانی خۆشی لەسەر شانسوک بووە. زوو زوو بێزار دەبم، ئەوەش وا دەکات کە حەز بە ئاڵنگاری بکەم، لە یەک کاتدا کۆمەڵێک شت دەکەم، لەگەڵ ئەوەدا بێزاریەکەش دەڕوات و هەز بە ئارامیەکی خۆش دەکەم. ڕەنگە سحر و سەرسامی کارەکانی ئەم شێوەکارە هۆڵەندیە لەوەدا بێت وێنەکانی بە پەنجەی دەستەکانیان پەنجەی قاچەکانی دەکێشێ، تابلۆکانیش پرۆفێشناڵانە دەرەچن. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا.